خوێندن ئامادەکاری بۆ ژیان نییە، بەڵکو خوێندن خودی ژیانە. جۆن دیوی. بۆ ژیانێکی تەندروستی پەروەردە و خوێندنگەی بنەڕەتی زۆر گرنگە لەو قۆناغەدا کە کەسایەتی خوێندکار لە هەموو ڕوویەکەوە گەشە دەکات. زۆر گرنگە لە ڕێگەی پەروەردەکارانی پسپۆڕەوە ڕێنمایی بکرێت. لە کۆلێژەکانی یونایتد ساینس سیستەمی کامبریج بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بەکاردەهێنرێت و لە پاڵەوەشدا زمانی کوردی کە زمانی دایکە دەخوێنرێت. لە کۆلێژەکانی یونایتد ساینس خوێندکاران بەخۆشی و شادیەوە فێری زانستە بنەڕەتیەکانی دنیای نوێ دەبن. بۆ بینینی تەواوی جیاوازیەکانی کۆلێژەکانمان کە لە یەک خولەکدا باز ناکرێن سەردانمان بکەن. خوێندنگەی بنەڕەتی سلێمانی 1 0770 242 9274 خوێندنگەی بنەڕەتی حاجی محەدین ڕەشید 0770 237 9999 خوێندنگەی بنەڕەتی نێودەوڵەتی یونایتد ساینس 0772 529 44 21 کۆلێژەکانی یونایتد ساینس.